ڕۆژێکینێتان باش ئێستاش ئەچین بۆ شوێنێکی زۆر تایبەت دڵنیام لە یوتیوب ئەوانە بینیتانە بازاڕێکی زۆر جوانە قوتارێک بە ناوەڕاستکرا جا ئەگەر شانسمان هەبێ و بۆ ڕۆژە قوتارەکە بیا بڕە زۆر باش لەگەڵ وابن تا ئەوێ بە کۆڵانە هەسکوباریەکانی تایلەندە. ئێستا بەرەو بازاڕی ماکلۆنگ بەڕێوەی بەناو ئەم کۆڵانە باریک و قەرەباڵخاندا دەڕۆین بۆ بینینی یەکێک لە سەیترین و سەرنجڕاکێشتنی شوێنەکانی جیهان. ئێرە تایلەندە، شوێنێک کە دەیدا ژیانی ڕۆژانە و مەترسی تەنها چەند سانتیمەترێک لەیەکەوە دوورە. ئەمەی دەیبینن بازاڕێکی ئاسایی نییە، لێرە فرۆشیارەکان سەوزە و میوە و کاڵاکانیان ڕێک لەسەر هێڵی شەمەندەفەرەکە داناوە. ژاوەژاوی کڕین و فرۆشتن و بۆنی خۆشی خواردن هەموو شوێنێکی گرتوتەوە، بەڵام هەمووان چاوەڕێی شتێکی جیاوازن. گوێ بگرن، دەنگی زەنگەکە سەری ئەم سەحرە بکەن، لە چەند چرکەیەکدا هەموو ئەو چەتر و سێبەرانە کۆ دەکرێنەوە. شەمەندەفەرەکە هات، تەنها چەند سانتیمەترێک لە ئێمە و کاڵاکانەوە دوورە. iPhone Pro Max obviamente. أنا تاني أنا ما طعنا بسودان تاني ولا كيوا شير لا ولا لا ده مش عم بده اوكي another one وهانا واحد موبايلك وبرفيني ايفون 13 ماكس تەنها چەند چرکەیەک دوای ڕۆشتنی شەمەندەفەرەکە هەموو شتێک دەگەڕێتەوە شوێنی خۆی، وەک ئەوەی هیچ ڕووی نەدابێت. ئەمە لووتکەی گونجاندنی مرۆڤە لەگەڵ ژینگەدا. ڕاستیان بازاڕەیە ئەو قوتارە هەوات و فرۆشیارەکان بۆ ماوەی چەند دەقەیە شتەکانیان کۆکردن و دوایدایەنێنەوە. On the back side of the train. يودلم لو بندانا دنيا دورانا اوكي برا يلا ئەگەر هاتیتە تایلەند، بازاڕی مەکلۆنگ ئەو ئەزموونەیە کە هەرگیز لە یاد ناچێت، دەبێت حتمەن سەردانی بکەن، چونکە زۆر بەناوبانگ و سەرنجڕاکێشە و زۆربەی گەشتیاران بۆ گرتنی وێنە و ڤیدۆ سەردانی ئەم شوێنە دەکەن. أنا والله شيرينيكي واو استيش برويك لا بناوبان تين شوينة گشتیارەکان اینجا وەرن لەگەڵما دوای جەنجاڵی شەمەندەفەرەکە ئێستا لە ناوجەرگەی بازاڕە سەر ئاویەکانی تایلەند دەبین. ئەوە ناوەکەی چینە ناو ئاوەکە ئەمە خواردنگە سەفەری ناو بەلەمەدە تایلەند ئەگەر دەوێت دۆڕۆنی لە چاوکەوێ سەیری بکەن ئەم دیمەنە تابلۆیانە. لێرە شقامەکان لە ئاون و ئۆتۆمبیلەکان بەلەمێکی بچووکن، هەموو شتێک لێرە ڕەنگە و ڕەنگ و پڕ لە ژیانە. ئەوەی لێرە سەرسامت دەکات ئەوەیە
کە بەلەمەکان تەنها بۆ گواستنەوە نین بەڵکو و چێشخانەیەکی تەواون. سەیری ئەم پیرەژنە بکەن چۆن لەسەر ئەو بەلەمە بچووکە ئاگرێکی کردوێتەوە و خەریکی ئامادەکردنی نۆدڵز و کورە هێلکەوڕۆن و ئەنواع خواردنی دیکە و خواردنی دەریاییە. بۆ نودووکەڵی خواردنەکان لەگەڵ شنەبا تێکەڵ بووە. بێ ئێوە ناخۆش بۆنی زۆر ناخۆشە. بەڵام ڕاستێکتان پێ بڵێم هەرچەندە دیمەنەکان زۆر بەتام دیارن و مرۆڤ شەیدای تاقیکردنەوەیان دەبێت، بەڵام بەخوا من ناتوانم لێرە هیچ بخۆ. چەند بە دەبێت باو کەڕۆ کرۆکۆدایەوە. لێرە مرۆڤ کاتێک گەشت دەکات هەندێک جار دەبێت وەک من بێت تەنها بە چاو چێژ لە خواردنەکان وەربگرێت نەک بەدەم. چێژبینین لەم بازاڕە تەنها بە خواردن نییە بەڵکو بینینی ئەم کولتورە جیاوازەیە کە چۆن مرۆڤەکان لەسەر ئاو ژیانی خۆیان دابین دەکەن. ئەگەر تۆ لێرە بوویتایە دەدوێرا لێرە نان بخۆی دەتوانن لە کۆمنت بۆم بنووسن. تیمساحێ نەمان خوا خەوتوو نەماسیانە سلیپینگ فیش اینجا شتێکی دیکەتان بیر نەچێت. ڤڵۆگێکی تایبەتم هەیە دەربارەی خواردنە سەرنجڕاکێش و بەتام و بێتامەکانی تایلەند. لە داهاتووە ئەوش بڵاوەکەمەوە بۆیە لێرە کەمترین خواردن هەوڵەدەم نیشانی ئێوە بدەم بۆ ئەوەی لە ڤڵۆگەکەی تردا سەرجەم خواردنەکانی تایلەندان لە یەک ڤیدۆدا بۆ کۆ بکەمەوە. یەڵا بەرەو شوێنی دیکە با بڕۆین. تەماتەی تێکە تەماتە تۆماتۆ لیمۆن ئیگێکیشی کە بەسەرە بڕۆ لۆبیا بەناوبانگترین شێفی تایلەند. هەر بژی ئاوا پاکێکاتەوە دەکاتە ناو ئاوەکەش لێ بە تیمساح. جەمال پێرفێکتۆ وەڵا خۆ هینە ئیتاڵیە زانی شەتڵ عەرەب لە خۆ شڵەوی کردی مانەی تاڵی. ئێستا ئێمە لە نێوان شەپۆ لە هێمنەکاندا گەشت دەکەین. لێرە شەقامەکان لە ئاون و ژیان ڕەنگێکی تری هەیە. سەیری ئەم دیمەنانە بکەن. لێرە کۆمەڵێک مرۆڤ دەبینن کە ماڵیان لەسەر ئاو چێکردووە، دوور لە جەنجاڵی شار، دوور لە ژاوەژاوی تەکنەلۆژیا و ڕاکەڕاکی بێکۆتایی ژیان. لێرە کات وەکو ئەوە وایە وەستا بێت. ئەم خەڵکە لێرە زۆر بە سادەیی دەژین، ژیانێکی سەرەتایی بەڵام پڕ لە ئارامی. منداڵەکانیان لە ناوم ئاوەدا مەلە دەکەن و یاری دەکەن وەک ئەوەی ئەم ئاوە بەشێک بێت لە گیانیان. کاتێک سەیریان دەکەیت هەست دەکەیت بۆ سارەیەکی تر بۆ گیانێکی تەواو جیاواز هاتوویت. لێرە تێدەگەیت کە بەختەوەری مەج نییە لە ناو کۆشک و تەلارە بەرزەکاندا بێت. هەندێک جار بەختەوەری لە ناو بەلەمێکی بچووک و پارچەیەک نانی سادەدایە. جا پێم خۆشە باسی فەلسەفەی گەشتکردن بکەم. گەشتکردن تەنها گۆڕینی شوێن نییە بەڵکو و گەورەکردنی ڕۆح و فراوانکردنی بیرکردنەوەیە. کاتێک گەشت دەکەیت ئەزمونێک بەدەستدێنی کە لە هیچ کتێبێکدا نییە. فێری ئەوە دەبیت کە کەلتورەکان، ئاینەکان و مرۆڤەکان هەرچەندە جیاواز بن بەڵام لە کۆتاییدا هەمومان لە مرۆڤایەتیدا یەک دەگرینەوە. گەشتکردن فێرت دەکات چۆن ڕێز لە جیاوازەکان بگریت و چۆن بە چاوێکی تر سەیری جیهان بکەیت. هیوادارم تەمەن باقی بێت و ڕێگاکان کراوە بن تا بتوانم زۆرترین گۆشەی جیهانە ببینم. جیهان گەورەیە و تەمەنی ئێمە کورتە، بۆیە تا دەتوانن گەشت بکەن، بگەڕێن، فێر ببن و چێژ لەم تابلۆ خودایە وەربگرن کە ناوی زەویە. ژیان یەک جارە، با بە جوانی بژین. تیژە خاڵە ئێستا چین بۆ دوگەیەکی زۆر تایبەت لەگەڵ ماوێت.
ئێمە نانی ئێواران بێخۆن وەرە ئەی نەخۆن خواردنی بەیانیان نەخۆن بە ئەمەیان تاقیکەین وەستەکەم لە خۆش بچێ بەس ئەمە خۆ ئەمە چی بۆ نانەی خۆمان نەبێت هەر لە ناو سیارەکەی شاپارە وەرەگرێت ئەو بلیتێشی بۆ درێنێ بۆی بەکاری نێنیتەوە ئەوەش گەشتی ینی فڕۆکەخانە توکێت جەمال گەک بەخوا ئێستا جەمال ئێستا وات و ڕەتەکەم ئێستا زم نوێژەکەم ئەو مزگەوتێشمان دۆزیەوە لە ناو مەتارە ڕفانەوە پێنج تقریبەن و ناوە هەمویان بوزین باش بوکێت بە سەعات و نوێک اینجا گەی وایە مەتار نازانیوە ئەزانی هەموو گیان لە سەفرە کاسی لە نەخۆشخانەی ئەزانی هەموو گیان نەخۆش الله خۆشترینشم لە سەفراسیە جانتایەکی ئاوە ئەوەی کۆمپیوتەرەکەی هیچی ناوێ ئەمە جێڵی جەنازەیە داوای جانتایەکی گەورە پێ مەکە برا مەکە مۆری سوور لە پاسپۆرتەکەت هەیە جاکووە ئیتر بیان و تێبێ بڵێ ناتوانم سەفەرکەم بۆ کوێ برا باجار خاوێ بخۆینەوە هەموو کورداوە بیرەکان چییە منەها ئالە و ڕێگەوە بۆ بەڕێکانیە ئاخر بۆ فەڕەنسا بیرکردنەوەیەکی جوانە لە جێ خۆیەتی چییە بوو مەسەلەن عادیدەیە کۆ Middle East. Oh, I see. Do you know Iraq? Yeah. From Media. From Media. Ah, Media. لا لا ميديا فيديو Okay. Thank you so much. Thank you so much. Very nice. Thank you. عراقنا سيروها مشاكل ميديا أنا باسي كردين الدنيا ما ناسي مالا شيرة سوني فرنسي قصين أوزوجو بابسي قهوة يبخوين واني أم قهوة زمالة هاشدا يمن سودان فاران بس بقهوة ياو انرژی معنی هذا شيء تبين انرژی چی سيري جا اما زور جوان انسان باجر سيري همو زمانه كان جرام كوري عربي هر چی زمانه ترجمه كي عندنا هوا تو تيو برسالة بكي اشي اللي بس معنى كي خورد ببي اوي كيشو بود روز به بس بداخل كردي تاني شغال لداتوا دەوڵەتی کوردیمان دروست کرد کوردیشی بۆ ئیزافە ئێستا بەم پاسە ئەچین بۆ لای فڕۆکەکەمان Dear passengers, welcome to Phuket International Airport, where the local time is 9:30 in the evening. ئەوە بە سەلامەتی گەشتینە پوکێت
جا لەو ئاسمانە دڵمان لە مشتمانە زۆر زۆر ناخۆش بوو بەجددی لە ساسی مسلمانە ختم ناشرين ڕەفەتی ما ادري باسكي لك هاوتم تاكسي ماقرا دەی یەڵا با هەمووی جددی و فەرسەف و ئەو شتانە نەبێت کەمێکیش باسی واقع بکەین ئێستا ئەگەر لێم بپرسن ئەم هەموو گەڕانە چییە دەڵێم وەڵا خۆمان ماندووەکەین و چەندین مانگ ئیش دەکەین و ئارەق دەڕژین تەنها بۆ خاتریم هەفتەیی سەفەر کە دڵمان کەمێک پێی بکرێتەوە سەیری ئەمە بکەن باشترین ڕێگە بۆی خەفەتێکی زۆر خۆی وازەح لە کامێرەکە دیار بزین چییە؟ بیرکەرەوە چەندە سەرف کرد باشترین طریقەیە بەوە نەخەڵاتێن ڤیدۆکامان جوانە بەوە نەخەڵاتێن دڵمان خۆشە ناخمان وێرانە لەوە گەمە چۆن بتوانین ساڵێتر ئیش بکەین باشترین شتمان کردو زۆر باشمان کردووە هەموو شتێک پارە نییە جەمالگیان وایە پارەیەچێتۆ شوێنی خۆی بەڵام جاران سەفر و ئەو یادگاری شتانە قەت بزەبێت جاران هەموو شتێکە بوو پارە نەبوو پارەش هەبوو پارە نییە هەموو شتێکیش نییە هەموو شتێکیش نییە سەفەریش نییە پارە هەیە دمچی وەرە با ناوێ بنووسین بەسە بۆ کامەیە اینجا قسەیەک هەیە دەڵێت هەموو شتێک لەم دنیاەدا پارەکەی دێتەوە ئۆتۆمبیل مۆبایل خان و هەمووی دێتەوە بەڵام تەنها سەفەرە کە پارەکەی ناگەڕێتەوە چونکە ئەوەی دەستت دەکەوێت تەمەنە نەک کاغەز بۆیە ئێمە پارە ناگۆڕینەوە بەشت دەیگۆڕینەوە بە یادگاری و بەبینینی دنیا بەو هەستەی کە تەنها لێرە دەست دەکەوێت ئینجاوا نەزانن زۆر ڕاقی و ستایل لۆکس و مامەڵە دەکەین و لە وتێلی پێنجەستێرێن نەوەڵڵا ئێمە وا ڕاقی ناژین و واقعەکەتان بە ڤیدۆ بەبێ خۆ دەرخستن بۆ دەگوازمەوە ئێمە وتێل نازانین چییە هەر هۆستێل لەزانین لەبەرەوەی هەرزانە ئەمەش هۆستێلەکەیە ئەمە تەقریبەن هەرزانەکەی یەکەمێک باشترە تاوەکو بچی ئوتێلێکی نوە سێرەگری ئەمە بۆی نەکەین زەشت و پێەکە هێر من پارەکانیانە ئەوە پەنجاییە ئەوە سەڵتیە ئەوە هەزاریە ئەوە پیانسەگی دیانە ئەمە هەزار ئەمە دوو ئەمە سێ بات یعنی یەک وەرە Thank you. Chiang Mai, so the elephants up there, that's more. اشتبه دیدی او بدی دیدی یوادارم سقطم نکەی سممە لە لێ کاتەوە ئەمە لە پشتەوەیە ئەمە دەو پاسە ئەڵێ پۆڵەنیەکانی خۆمانەوەی زوو اینجا ژیان ئەوەندە کووردە پێویست ناکات زۆر بەتوندی بیگریت سادە بژی و چێژ وەربگرە خی گەورە و کارمان بێت و تەمەنێکی درێژ و پڕ بەرەکەر بدات بە هەمومان تا بتوانین زۆرترین شوێنی ئەم جیهانە جوانە ببینین گەشت بکەین چونکە دنیا تەناو شارە نییە کە لی دەژین دەی یەڵا با شوێنی جوانتان نیشان بدەم ئەی هاوار ئێستا دەڕوین بۆ کوێ ئەو بەجدێتی یعنی ئەمە چیاوە بەرا ئێستا پسی پێ بنێ بە پشتیا دوی نیۆڕۆ بینە جێمس بۆند جێمس بۆندی خۆمان ئەمەیە کە دنیای داگیر کردووە
زۆر سەر ڕەنگی شەڵا ڕێنا ئەوە لێرەوە ئەوەتە ناسەڕێ ئاوەتە ئەوەی دەست قسە سەری Where is James Bond? ئەوەی سەر یا نییە ئەوەتە باسی چنێک ڕێگەیە ئەمە خوشکی مسلمانە خاتری گرتی شو ساعات بەڵام لە محەتەکانە لادات Transfer back to your hotel, okay. ئێستاش بەرەکوێ بۆ دورگە جوانەکانی تایلەند یەکێک لە دورگە بەناوەکان دورگەی جیمز بۆند لەگەڵ ماوە Who is Anderson? Okay. ئەمە ئاڵێکی پێشوەی بچیتە سەفەرەکە بکەی ئەم نەعلانە بکڕەبان وازانێ من داماوم ناسام درۆکە خۆم جوتێ نعلەم بکڕێەوە And then when we are right there, we will take you off from this boat. We're gonna get off from this boat and walk inside the cave. ئەمە کاپتنەکە وتی ئەمەشتان لێ باگادار بە ئەڵڵا ئەم موبایلە بەری هەتا سێ ساغەکە مەشێنێ گوێ نادەمێ ئەشکەوتە دورگەیە ئەسا چین بۆ دورگەیە هینە ئەشکەوتێکی تایە ئەڵێ تقریبا 80 مەترەوە بزانم لە هەندێ شوێ نابێت ئەوە بۆی دابنەوێ مانیەوە باریکە بێتەوە مارکۆ پۆلۆ هەڵات میز داخل لێ چییە؟ وەرە تو لەگەڵ ما وەرە چییە؟ ترسناکە لەگەڵ ماوە لەگەڵ ئەمە نایڵم هیچی لێبێ ئەمە ڕێبەرەکەی لەگەڵ منایە جەواد وەرە مەترسە ئەمە ڕێبەرەکەیە بەچاوم دیارە والله سڕا لعنەکەی سەردانەوێنن تیمساحێم ئانگلیەسە ئەرە وەڵایەکی قاز وەگرە وەرە پارەماتە ساوەرە کارزانێ لەگەڵایە سلام خوبی سنگ خواهش میکنم خوش آمدم برای تایلند سەیریکە چەند دیمەنێکی جوانی هەیە لێرە لە نێوان شەپۆلەشینەکانی تایلەند و لە ئامێزی ئەم دورگە ئەفسوناویانەدا زمان لە ئاست ئەم هەموو جوانیە لاڵ دەبێت کاتێک سەیری ئەم تابلۆیە دەکەیت بێویستی خۆل لە ناخی دڵتەوە دەڵێیت خودایە تۆ چەند مەزنی و چەند بە جوانیم گەردونە نەخشاندووە پارچێک لە بەهەر لەسەر زەوی تەنها بۆ ئەوەی ئێمەی مرۆڤ بین و تێڕامێنین لە گەورەی خالق سەیری بکەن لە نێوان ئەم تاشە بەردە بەرزانە و ئاوا زوڵاڵەکەدا من سەوڵ لێ دەدەم هەموو لێدانێکی ئەم سەوڵە وەک ئەوایە لاپەڕەیەکی نوێ لە ژیان مندا هەڵبدەمەوە لێرە تێدەگەیت کە خودام زەوی بۆ ئێمە دروست کردووە تا تێیدا بگەڕێن چێژ لە سروشتەکەی وەربگرین و دڵمان بەو هەموو ڕەنگە ئارام بێتەوە ئارامیە کە لە هیچ شوێنێکی تر دەست ناکەوێت گەشتکردن واتە دۆزینەوەی ناخی خۆل لە نێوان شاخ و دەریاکاندا واتە تێگەشتن لەوەی کە هەمومان لەسەر ئەم زەوی میوانین و دەبێت بە خۆشەویستیەوە یادگاریەکانمان بنەخشێنین تەمەن تەنها ژمارەیەک نییە بەڵکو ئەو ساتانەیە کە تێیدا هەست بە زیندوی دەکەیت بۆیە تا دەتوانیت بگەڕێ کار بکە بۆ ئەوی دنیا ببینی چونکە بینینی ئەم هەموو جوانێ شایانی هەموو ماندووبوونیەکە هیوادارم خوای گەورە هاوکار بێت و تەمەن باقی بێت تا بتوانم لە هەموو گۆشتێکی ئەم زەوێدا
نیشانەکانی مەزنی ئەو ببینم ژیان بەگەشتەوە جوانە بڕۆن و چێژ لە ژیان وەربگرن. ئەو فیلمەکەی جیمز بۆند لێرە دەرکراوە ئەوە بووە بە کلامێکی باش خەڵکێکی زۆر سەردانی ئەم دوورگەیەکەنەوە بۆنێ ئاوە. ئێستا لە بەردەم یەکێک لە بەناوبانگترین دیمەنەکانی تایلەند و جیهانی دوورگەی جیمز بۆند. ئەم تاشە بەردە سەیری ناو ئاوەکە کە دەبینین وەک بڵێ بە پەرجوو ڕاوەستاوە. ئەم شوێنە ناوی ڕاستەقینەی بە قورئان زۆر ناخۆشە ناودرێ خاوپینکان، بەڵام دوای ئەوەی لە ساڵی 1974 فیلمی بەناوبانگی جیمز بۆندی تێداوێنەگیرا ئیتر بەم ناوە لە هەموو گیان ناسرا. سێری ئەمە ئەندازە بێوێنەی سروش بکەن. لێرە هەست دەکەی ڕێک لە ناوجەرگەی فیلمێکی سینەماییدای ئاوە سەوزە زوڵاڵەکە و ئەم شاخەسەند ڕاکێشانە وای کردووەم دوورگەیە ببێتە مەنزڵگەی هەموو گەشتیارێک. بینینی ئەم دیمەنە لە نزیکەوە ئەزمونێکە هەرگیز لە یاد ناچێت. خۆی ئەمە ناوی ئەسڵی دوورگەکەیە وەرە کۆه تاپۆ. ئەمە فیلمەکەیە، ئەم لە قوتانە لە فیلمەکەیە هەیە. ئێتر لەبەر فیلمەکە ناوی نێنراوە دوورگەی جیمز بۆند. ئێجا خۆ نەچۆ بچێ ها نەچۆ بچێ سەرەت بگەین. جامانە هەمووشیان موسڵمانە ئەم دوورگەیە. هەڵێ وەڕین لێیە. بڵێ وا هاتی زانم سێ و برنجە بڵەکە. قورآن الله الله سيدلك بشاي سنجانن. Okay, now we go inside. Only turn right. Okay, let's go. ئەو مزگەوتە؟ ناوەڵاو یاریاسنە. عەلەیکوم ئەسسەلام. براچیم لێ هاتەوە ئێرەشمان تەواو کرد سەبەرەوە دوورگەیەکی ترە ڕۆین تاوەکو دوورگەیەکی تر لەگەڵمان بن. خواحافیز دوورگەکە خواحافیز. هەرە بۆسە کاکە بۆسە. پێش هەموو کەسێک هاتووین پێش سایق تەیارەکە لێرەی فڕینمانەیە بۆ بانکۆک. ئەوە گەشتینەوە بانکۆک بە سەلامەتی هاتینە بۆ هۆتێلەکەی خۆمان هێلکەوە ڕۆناکەی خۆمان. هیوادارم ئەم جاریان خۆش بێ. هیوادارم پەتاتە و برنج و هێلکە و ماست نەمانوێراوە شتێکە داواکە. ئەوە شەنجامەکەی ئەو خواردنانە هەمووی ئەو نەیکرد یعنی $20 تقریبا $20 و شتێک. برنج هێلکە پەتاتەکە نەخورا ماست ئەوە هەر نەخورا لەگەڵ دوو دانەی ئاوا. سا بە سویەکی 2025 کۆتا ڕۆژمانە لە بانکۆک لەوەدەیادی ئێستا بارانە بارێ یعنی زۆر گەرمە هەمووی ڕاکە. ئەنجا لای خۆمان بەفرە بەلاوە چی داوەرە لەم گەرمایەوە بڕۆیتەوە بۆ ناو بەفر
بارانی نییە بۆ خاتری خۆ جام شو فڕیمانێ سەعات دەی شو هەر سەعاتی بێژێ داگەێنێتانە ئەوش بوودایە بە پیکابێ گوازنەوە لێرەش هیچ لێگەڕ سێش بە بیترەوە ڕێم بۆ کوێ بۆ مەتار ئەوە ئێستاش لە فڕۆکەی بانکۆکین بەرە و فڕۆکەخانەی تارانە ڕێ ئەگەر ڕێنەوە تەواو چی بۆم خۆشترین خواردن زرێش بولو ئەوە چەنە چاوەڕێ ئەم خواردنەمانەگەر ئێمە ئەوەشتارە کاتی نیشتنەوەی فڕۆکەکەیە بڕۆیە هیوادارم باش لە چیەوە هاتین بۆچی خوای گیان لە سی پلەی گەرمیەوە بۆ ناقس 56 ئەوە نزیک مەریوانین ئەوە نزیکی 16 ساعت حسابکە لە ڕێگانە 8 ساعت لە ناو تەیارە 6 ساعتیش جارێ هەر بەڕێون بە سیارەچین بەفرە بارێ لێ بەتیشێتەوە لێرە قەمسەڵیشم پێ نییە جا لە پاڵزۆپای دارە هەموو تایلەند ئەوێت گەڕانە و ماسە ناوێن هێشتا نانە ئەسڵەکەشمان نەخواردن ئەوەش مەریوان دوجار گەشتی دوجار گەشتی نەوە کوردستان ئەها بەفر لەکیەوە بۆ کوێ هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بوو بێت و لایک کۆمنت سەبسکرایب لەبیر مەکەن تا گەشتێکی تر خۆتان لەگەڵ